ئەمڕۆژ لە بەرنامەی گەشتوان بەیەک گەیشتینەوە. ئەمڕۆ هاتینە دۆڵی ئاکۆیان لە گوندی فەقیان لەگەڵ کۆمەڵی گەنجی جوان کە هەمیان قوتابی کۆلیژی ئادابن بەشی ڕاگەاندن لە زانکۆی سەلاحەدین. فەرموومزانین ئەمڕۆ باس و خواستی گەرم لە نێوان ژینگە و ڕاگەاندن چییە؟ فەرموون لەگەڵمان بن. گوندی فەقیان ئەم گوندە کەوتۆتە باشووری خۆرهەڵاتی قەزای ڕەواندز و 130 کیلومتر لە هەولێری پایتەختی کوردستان دوورە. مێژووی گوندی فەقیان بۆ ساڵانی 1800 پێشزاین دەگەڕێتەوە کە لە 4 گەڕەکی قەڵات، بەرگوندی، کانیبی و کاولەخانە پێکات بوو. ئەشکەوتەکانی بریتین لە ملەستور، کێلکێل، ڕەشکی لەسەر، فاتەکۆس، بەردی کونەڕێوی، وارباسک، کونەهەرس، گەرەچالیش، حەلیمە کۆرێ، گاولاوەی و بەرسۆرە. سەرچاوە ئاویەکانی گوندی فەقیان بریتین لە کانی سوولیێ، کانی پیاوان، کانی بیێ، گۆلی گۆراکۆ، سەرروکانی، کانی کۆختەی، کانی مامەز، کانی حاجی عەباسی، سەرگۆمان، کانی شیلانێ، کانی گرگەسرەی، کانی کەندی، کانی سماقی و کانی قادری لاسی. ساڵی 1970 بۆ یەکەم جار قوتابخانەی لێکراوەتەوە. ئەو خزمەتگوزاریانەی تاوەکو ئێستا بۆی کراوە بریتین لە قوتابخانە، جۆگەی ئاودێری بۆ باغەکان، ڕێگەوبان و کارەبای گشتی. ئەوەی ئێوە زانم هەردووکتان ڤڵۆگەرن چەند وڵاتێکی دراوسێ گەڕاون. طبعاً کە ئەڵێ بم بە بۆ شوێنێکی خۆش ئەو با بۆ سروشت، چکە سروشت خۆشترین شوێنە. ئەم دیمەلانە و بینیوە لە سروشتی وڵاتانە؟ ئەو دیمەلانم نەبینیوە قەت. وەقەتش ڕۆژێک لە ڕۆژان لە وێنەیەک لە ڤیددیۆیەک لە جێگەیەک شتێکی وانات بەرسام لێرە نەک بەی خۆت بێ سەریکی. ئێساگە بڕۆی سەری ڤیددیۆ بکەی یا سەری جێگەی بکەی کابرا لە ڤیددیۆکانش دەرەکەون کە تۆ هەموو جارێک کە ئەتەوێت شتێک وەرگری لایەنە جوانەکەی وەرگری لەوەش دەرەکەوێت چونکە ئەوەندە زۆر و بەربڵاوە. ئەمەش ئەگەڕێتەوە سەرچی ئەگەڕێتەوە سەر ئەخلاقیەتی کەسەکە. مەسەڵەن چۆن بۆ نمونە کەسێک ئەگەر خودی خۆی هەز بەو شتە نەکا ئەو پیس و پۆخڵیە پێویست ناکاتەوە پێی بڵێ یا من بەرنامەیەکدانم یاخود ئەمە لای خۆمە بڵاوی کردنیە وەکو میدیا وەکو جێگەیەک. ئەمە شتێکە پەیوەندی بە خودی کەسەکەوەی لەگەڵ ئەو شوێنە تۆزب لە کەفڕێدەی پیسێکە نوێنیت. ئەمە هیچ تعریف و تعبیرێکی نایە خەڵک بەم شێوازە بێڕوونکردنەوەی بکە. بەڵام بەداخەوە مەجبورین ئیجباری شتەکە. ئێرە شوێنێکیشە زۆر دوورە دەستە، یعنی ئێمە بە ئاستەم گەیشتنێتە ئێرە. ئەمە لە هیچ زمانێکە هیچ جۆرە حکوومەت و سارە و زبڵ و خۆڵ و خاشاکێک ناتوانێت بێتە ئێرە ئەمە کۆ کاتەوە بیباتەوە. ئەمە بۆ 500 ساڵ و 600 ساڵ ئەمە لێرە ئەمێنێتەوە ژینگەی پیس ئەکات. پرسیارێکی ترم ئەوەیە کە ئایا چ میلەتێک ئاوا ژینگەی خۆی پیس ئەکا وێرانی ئەکات؟ بەڕای من کوردستان لە ئاستێکی زۆر زۆر خراپدایە لە ڕووی ژینگە پارێزیدا و چەند وڵات گەڕاینیان ئەو شوێنانێکی ئێمە زۆربەی وڵاتە دراوسیانە گەڕاوین هیچ وڵاتێک بەو شێوە نەماندیوە. دەتوانین بڵێن کوردستان پیسترین وڵاتە لەو شوێنانەی کە دیومە. ئەوجا کوردستانیش دەگەڕێتەوە سەرچی. بەڕای من دەگەڕێتەوە سەر تاک بە تاچی هەموو کۆمەلگا لە بچووک ڕاهەتا گەورە و لە ڕۆی هۆشداریەوە هۆشداریەکی زۆر بڵاو کراوەتەوە. بەڵام نازانم شتەکان جێبەجێ ناکەن. حاجی هۆکاری چی ئێمە ئەمەنە ڕقمان لە ژینگەیە، ئەمەنە سروشتی خۆمان تێگاوە و دووبار یعنی ئێمە ڕقمان لە خۆمانە چکە زیانگان بە سروشت زیانگان بە خۆمان و جیلی دوای ئێمە. ئەم بزەبەت قسەکانت زۆر تەواون بە هەمان شێوازەوی کە تۆ باسەکەم نشبیری لێکەمە ئەوی ترشبیری لێکاتەوە بەس خاڵە لاوازێکە لەوەیە کە
کەس جێبەجێ ناکات ئەمەش نامێتە سەر ئاسی هۆشیاری کەسەکە ئەمامێتە سەرەوەی کە بەڕاستی بە معنای کەلیمە تعبیر و تعریف لەو شتانە ناکەن کە ئەمانەش بەشێکن لە ژیانمان ژیان بەزەوە نییە بەس خۆت پاگڕاگری ئەوە نییە تۆ بەس لە جلەکان تەواوی بۆ نەکەت خۆش بێ ئەوێ بە چواردەورت لە شوێنەکانت لە جێگەکانت مناڵەکەت فێرکەیت ئەمە من سرم لە شتێکی تر دێ کاپشکە زۆر ئەمەیان یعنی سەرنجم ڕاکێشێ من ئەم شتە بە سەرنجم داوە یعنی سوتفەت نەفرێک ئەڕاتە شوێنێک هەر لە شارێک ڕۆ شوێنێکی تر کەس شوێنێک ئەبینێ غەریبێ لەوێ مەسن بیبسیەکە خوات قوتۆکە هەڵ ناتاتە سەرجادە پێی شەرمە بەڵام لە شارێکی خۆی کە یعنی من سەیرم لەو شتە دێت ئەی کاتە ماڵی خۆیەوە لە ماڵی خۆی زڵە فڕێدات بەڵام لەوێ شەرمەکات تۆ سەرکە بیری لێ بکەرەوە وەرە سەر واقعی ئەم مۆزوعە یعنی گەیشتۆتە ڕادەیەک کابرا ئەزانێت سوور ئەم شتە لێرە ناشرینە ئیکات بۆ لە بەرەوی جەوەکە وایە هەموو خەڵکەکە بم شێوازە مامەڵە باشە لە قسەکانی و کاگامان چی بکەین کە سێکی پشتی تەلەڤیزۆن تاقمەقەنەفە شتی سەیسێرە بینم بێزگە لە دەبە و شتی پیسی چی بکەین کە خەڵک وا هۆشیار بێت ئەمە نەکا لە ژینگەی خۆی ئەمە ژینگەکە نزیکی گوندێکە بۆ نمونە ئەمە گەشتیاری ژنەگەی ئەمانە کەلوپەلی گەشتیار نییە کە لێرە فڕێراوە چی بکەین کە خەڵک لە دوورترین شوێنەوە هوشارکەینەوە کەوا لە ژینگەی خۆی نەکە بەڕای من هەموو تاکێکی کوردستان بەرپرسیارە بەرامبەر ئەو ژینگە پارێزیە و ئێمە هەر لەلایەن خۆماوە لەلایەن تۆ لەلایەن کاک ئاجی هەمویان پێویستە هۆشداری ئەگەر بە نەفرێکیش بگێنن بۆ ژینگە پارێزی کە ئۆکسسیجین کە ئۆکسسیجین لە ڕووی ئەو ژینگەوە پەیدا دەبی ئێمە ئۆکسسیجینەکی تەندروستمان نابێ ینی هۆشدارێکی بڵاو بکەینەوە و هەروە چەندەها کەسایەتیت کەشەیە دەتوانن لەلایەن خۆیانەوە گروپێک دروست بکەن بێزگەلەوەی کە بگەڕێن بەسەر گوند و دێهات و شوێنە دوور دەستەکان بەڵێ ڕێک ئەوەش دەتوانن هەر وەکو چاڵنجێکی لێ بکەن گازەکان پاڵ ناکەوە تۆ ئێستا بەس جارێک توێکەڵەکانی لێ بکەرەوە جا دوای ئیژنی ئێستامە دووگەکەی بۆ ژنم کەمە ناو تاسەکەەوە ئێوە بە حکمی ئاش ناخان بە حکمی کە تەلەبەی بەشی ناوخۆین خواردنەکانتان زیاتر چییە؟ خۆتان خواردن بە خۆتان دروستەکەن وانە؟ باش زیاتر خواردنەکانتان چین؟ چی ئەخۆن؟ چی دروستەکەن بە خۆتان؟ لەبەرەوەی ئەمە لە کولیە دێنەوە زۆر ماندینە خواردنە سادەکان دروستەکەن بۆ نمونە ماکەڕونیە برنجی سۆرە نسکێنەیە نۆکاو جارێکتر برنجی سوور جارێکتر ساوە جارێکتر نۆکاو جارێکتر ماکەڕۆنی پێشەم و جومان بریانی برنج و مەرەگە و گۆشت لە ڕۆژی پشۆکانتانە کە کاتان زۆر ئەتوانن بە ئیسراحەت خواردن دروستکەن من ئێستا چلفرایەکتان بۆ بکەم ئەگەر یاڵا با ببینین ئەگەر ئەوەی من خۆش دەرچوو لە ڕۆژی پشۆکانە لە ناوخۆ بەشی ناوخۆی بۆیان دروستەکەی بۆ خۆی و هاوڕەکانت ئاشناخانێک بابەتی تر هەیە حەزەکەم باسی کەم لەگەڵتا هەر بە هەمان شێ ئێوە لەو قسمی داخلی شتە خواردن دروستەکەن بۆ خۆتان ڕازین لە خواردنەکانی خۆتان مەجبوری هەر بخۆینەرەوەڵە باشە ئەی قسێک هەیە باوە لە کۆمەڵگایدا من ئەڵێن خواردنی دەستی پیا و خۆشترە لە خواردنی دەستی ئافرەت ئەو تا چەندێک ڕاستە لای تۆ ناوەڵە یافرەتان خۆشترە ئەی بۆچی هەموو زۆربەی خواردنگەکانی بازاڕ و ئەوانە هەمووی شێفەکانی پیاون و
هی ئوتێلەکان هەر پیاون و ئاخر لەبەرەوەی ئەوانەی کە محتەریفن هەمووی هەر پیاوە بەڵێ بۆچی ئاخر لەبەرەوەی ژنەکان لە باشێت. شوێنە گشتەکانیش ناکەن بۆ منە لەو شوێنانە ڕێستورانتە سەرجادەکان ئەوەیش پیاوان خۆیانە یعنی کەواتە لای تۆ فەرق ناکە ئەبێ بڵی خواردنی دەستی پیاویش خۆشەوەی دەستی ئافرەتیش خۆشە ئەکەتە سەر خۆی ئەکەوێتە سەر ئەو کەسە بەڵێ ئەزانی علاقی بە پیا و ئافرەتەوە نییە. من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ئەم گروپە جوانە هاتوون بۆ ئەم سروشتە جوانە. ئەم قوتابیانە کە لە بەشی ڕاگەاندنن خۆیان ئامادە کردووە بۆی ببن بە ڕاگەاند کارێکی ئاکادمی. ئەگە تۆ دیقەتت دابێت ئەم چەند ساڵی کە بە خوێندنەوە سەرقاڵی لە بەشی ڕاگەاندن هەستەکەی ژینگە چەندێکی لە فەزای ڕاگەاندندا گیر کردووە بێجگە لە بەرنامەکەی من. خۆی هەوڵی تاگلایانە هەبووە بەڵام نەبووە بە شتێکی گشتی و ژینگە پاراستنی ژینگە یان هۆشارکردنەوەی خەڵکی بەگشتی بۆی کە ژینگە پارێزێکی باش بن نەبووە بە خەمێکی سەرەکی ئەوەندەی کە بابەتێکی سیاسی بووە یان بابەتێکی هوەری بووە گرنگێکی ئەوتوی پێ نەدراوە ڕەنگە بەرنمەیەک دەرو لەوەکو ئاشەوەی بەرنمەکەی جەنابتی بۆ دانراوێ بەڵام نەبووە بە پرگەیەکی سەرەکی ئەو دروشمەکان یان هەوڵدان بۆ پاراستنی ژینگە تەنها لە چوارچەوەی دروشم ماوەتەوە کە لە بینی ڕێکلامەکاندا دەبینین پاراستنی ژینگارکی هەموو لایەکە ئەوە نابێت تەنها لە پرۆمۆیەک بێت یەکێکیش لە کێشەکان ئەف قسەکەم پێ بڕیت عادەتی لای خەڵکی خۆمان وایە کە بێ بە ڕێکلام لای ئەبا لەبەر ئەوە بێ بە قوربانی یعنی ئەو پرۆمۆیە ئەو سپۆتەی کە دروست دەکرێت لە سەرژینگە خەڵک نایبینێ ئەچێتە ناوچەی کوێری تەلەڤیزۆنەکە کەواتە دەتوانین بڵێن ئەو کاتانەی کە لە ڕاگەاندندا پێ دەڵێن وەختی زاهبی یان کاتی زێڕین بۆ ژینگە دانەنراوە بۆ نمونە دەکرێت کەناڵەکە هەواڵی بوو بێ بۆ کە هەواڵی بووە یان بە پێی داڕشنەوەی هەواڵەکان هەواڵی ژینگەی یان چالاکی ژینگەی خراوەتە بەشەکان یاخیر کە لەوێدا باخێکی ئەو تۆی نامێنێ بەپی ئامرازەکانی پێوە و میتۆدانێکەوە ناو ڕاگەاندن دابش دەکرێت بۆی کەوا چی گرنگە و چی پێی سەرەتا بێ یان لە کۆتادا بێت دەست خۆش تابلۆخان چەندێک گرنگە کامێری ڕاگەاندن لە ناو ستۆدیۆ بێ لە دەروی ستۆدیۆ بێ گرنگی کامێرە لە دەروی ستۆدیۆ لە چوە ئەیبینیتەوە چی بکا باشە کامێری دەروی ستۆدیۆ لە هەر بوارێکا بێ بەڕای من لە بۆ هەر بەرنمەکە یان هەر بابەتە کە دەکرێ یان ڕووماڵ دەکرێ یان مەسەرن لەوە بەرنامەچی تو پێویستە کامێرا لە دەرەوە بی لەبەر ئەوەی ئەگەر کامێرا لە دەرەوە بی زیاتر دەتوانێت سروشتەکەی بگوازیەوە یان هەستەکەی بگوازیەوە لە بۆ بینەر. دەست خۆش زۆر سپاس کاک ئەحمەد جەنابەت وەکۆی کە فۆتۆ ئەگریت ئیشی کامێرا ئەەکەی چەندێک ئەو دیمەنانی کە ئیبینی گرنگی پێ لە چ ڕوویەکەوە پیشانی خەڵکی بێ وەکو ئێستا باسمان کردەوە باسی کامێری ڤیددیۆکەین ئایا ئەکرێ هەنێ وردەکاری هەیە بیخیتە ڕوو لە ڕێی کامێراکەی خۆتەوە کە لە سۆشیال میدیا یانە ڕگانەکانی ترا بیان خیتە ڕوو من خۆم وەکو بەرەمهێنانی کلیپێک یانەوە تێ ڕێکلامێک کە ئەو سینناریۆنانەی دای دەنێم هەوڵ دەدەم هەموو سینناریۆیەکان کلیپەکان لە سروشتەوە بکرین لە دەرەوە بکرێت لە شوێنێکی کراوە بکرێت تاواکو ینی دیمەنە جوانەکانی کوردستان هەم بە کەسانی ناوە و دەرەوە نیشان بدەین تا پێم بکرێت خۆم دوور دێخم لە ناو پرۆگرامێک بیتن یانەوە تەیە ڕێکلامێک بی یان کلیپێک بی و
و ئێستا کەش کلیپەکەم کردووە لە سروش کردیتم ئینشاڵڵا ماوە کچی کەم دەدرێتە بەشی جێگران لە سروش کردیتم سروشتی جوانی کوردستانم نیشاندا ئەو سروشتە جوانێ ئەو پاییزەم نیشاندا. کاکی شامجان وەکو ئاشکرای ڕاگەاندن ڕۆژنامەی بینینە خوێندنەوەیە ڕادیۆی بیستنە تەلەڤیزۆنە بەڵام ڕاگەاندنێکی تر ئێستا هاتوتە ئاراوە کە سوۆشیال میدیایە ڕەنگە پێش ڕۆژنامەکە و ڕادیۆکە کەوت بێ بە دەرەجەیەک ئێستا تۆزێک پێش تیڤەکەش کەوتۆ چکە خەڵک بەعام بەگشتی بە تایبەتی چینی گەنج زیاتر خولای سوۆشیال میدیان هەیە. کاری ئێوە لە ڕاگەاندنە ئەتوانن لە ڕێی سوۆشیال میدیاوە چی بکەن بۆی کە خەڵک هوشیار بێت؟ ئێمە ژۆکو ڕاگەاندن پێویستە ینی ڕۆڵی خۆمان بجێڕین نەک تەنها شتە جوان و ڕووکەشیەکانی شان دەی شتە واقعیەکە پیشان دەین ساوەک بەرنامەکەی جەنابە زۆر سوپاس دەکەین کە شتە واقعیەکان پیشان دەدەی هەم لە شتە جوانەکان و ئەو ژینگە ناشرینەی کە بەداخەوە کە دەیبینین بۆیە پێویستە ئێمە لە خودی خۆمانەوە دەست پێ بکەین بتوانین ژینگەکەمان بپارێزین تەنها خۆمان دەرنەخەین بتوانین هەمومان ینی بەیەکەوە هاوکاری یەک بین لە خۆمانە دەست پێ بکەین تا بتوانین لە هاوڕێکانمان خێزانمان دەوروبەرمان فێر بکەین کە بتوانێت ژینگەکەمان بە شێوەیەکی زۆر پاگرا بگرێت. کاک شامجان زۆر سپاس کاک ئەحمەد حەز دەکەم پرسیارێکی لەکەم طبعا کاک ئەحمەد بێجگەڵی کە قوتابێکی چالاکە چالاکوانێکی چالاکیشە جەنابەت وەکو چالاکوانێک چۆن ئەتوانیت کۆمەلگە لە چی بوارێکەوە خێراتر کۆمەلگە ئەتوانی بە ئاگا بێنیتەوە لە بواری ژینگەیە یان چ چینێک پێویستی بۆیە کە زیاتر بە ئاگا بهێنرێتەوە؟ سەرەتا خۆمەکو چالاکوانێک و قوتابیەک بۆەوەی کاریگەری بکەمە سەر گەنجان بە گشتیان لەوتە لە کۆمەلگا ئێستا پێگەی سوشل میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان باشترین ڕێگایە بۆەوەی بگەین بە ئەو تەمەنە بەگشتی ئەو گەنجانەوە یا ئەوتە کۆمەلگا بەشتی. لێرە هەوڵ دەدەم هەموو کات هەستم بە پێشکەشکردنی هەڵمەت یا ئەوە تا کەمپینێک ڕابگەینم بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشانە بکەم لانی ژینگەیە و بەگشتی هەروەها بتوانم کێشەکان پێشکەش بکەم و چارەسەریان بۆ بدۆزمەوە لە ڕێگەی دروستکردنی کەمپینێک هەروەها بتوانم بە شێوەیەکی ڕێک و پێک لە سوۆشل میدیا بڵاوی کەم وەت بە شێوەیەکی ڤیدیۆیی یا ئەوە تا بە پۆست لە سوۆشل میدیا. زۆر سپاس کاک ئەحمەد یعنی لای سمێ خانم پرسیارێکم هەیە وەکو دیقەتین چ گۆڤارەکانمان بێ وای ڕۆژنامەوانی بێت ڕادیۆکان بێت تیڤەکان بێ دا بەش کراوە ئەمە تیڤی هەواڵ و سیاسەتە ئەمە تیڤی تەرفیهەیە ئەمە ڕادیۆ بەڵام مەسەن ڕادیۆمان هەیە بەس گۆرانی لێ تیڤی هەیە بەس گۆرانی لێ ئایا گرنگ نییە سەری ئەوە نەهاتووە کاتی ئەوە نەهاتووە ئەگەر چەناڵێکی تیڤی یان ڕادیۆیەک یان ڕۆژنامەیەک بە تایبەتی دروست کرێ و تەرخان کرێ بۆ ژینگە پارێزی لە کوردستانە و بە ئاگاهێنانەوە؟ بەڵێ من وەکو قوتابێکی بەشڕاگەیاندن بەلامەوە زۆر گرنگە کە بەشێکیان کەناڵێکیان چەناڵێکی تایبەت هەبێتن بۆ ژینگە چونکە بەڕاستی ئەندە کەس هەیە تا ئێستانی هەر بەلایەوە گرنگی پاراستنی ژینگە بۆیە کاتێک مەسەلەن ئەوە دەبینێت لە چەناڵێک لە بۆ نمونە پرۆگرامێک تایبەت بە ژینگە پارێزی لەوانەیە هوشیار بێتەوە لەوانەیە ئیتر تێبگات کە پیسکردنی ژینگە کارێکی ناشرینە هوشیار ببێتەوە بەڕای من زۆر گرنگە کە شتێکمان هەبێ بەشێک هەبێتن ئەو جاهات لە کەناڵەکان ینی بەشێک یانی بەرنمەیەک تایبەت بکەن بە پاراستنی ژینگە هەرنێک بەرنمەیەک هەر گرنگە چەناڵێک هەبێت بێجگە لە ژینگە جوانی کوردستان پیشان بە ڕۆگەشتارەکەی پیشان بە ئێمە زۆر چەناڵی جیهانی ئەبینین بەس دیمەنی گەشتیاری شوێنەکانە پیشانە حەزەکێک سەر بچی جیازەکەت پاسپۆرتەکەت بەری بلیت ببڕی بچی بۆ شوێنە ئێمە ناتوانین ئەوە بکەین لە چەناڵێکی تیڤۆ چەناڵێک بەس تایبەت بێ بە بۆی کە ڕووی گەشتیاری و ڕووی ژینگەی جوانی کوردستان پیشان بیت و دوای ئەوەش بە ئاگاهێنانەوەی ژینگەی بێ. بەڵێ ئەوش زۆر گرنگە بۆ نمونە بە تایبەت بۆ سەرنجڕاکێشانی گەشتیاران لە دەرەوە وڵاتیان هەر لە ناخۆی کوردستان بۆ نمونە خەڵکمان هەیە لە ناخۆی کوردستانە شوێنەکانی نەبینیوە ڕێک پێنا دەبات بۆ دەرێ وڵات تۆ ئەو سروشتە جوانت هەیە ئەم سروشتە نازداری کوردستان بەڕاستی غەدرە ڕێک پێنا بێ بۆ دەرێ وڵات بەڕای من زۆر گرنگە پرۆگرامێکیان هەر شوێنێکی تایبەت شتێکی تایبەت هەبێت بۆ پێشاندانی خان زۆر جوانە ئەمە پامێکمان هەمێ بزانم لە هەموو بەرنمێکە کە پامی ئەو گفتوگوێمان ئەمڕۆ بینە لای کاکسامان بۆی تۆم هەڵبژار لە ئەخیرە کە پامەکە لای جەنابەت بێ ئەم هەموو گفتوگوێ لەسەر هەموو بابەتە جیاوازەکان و زۆریشێک هەمی پێیوەست بوو بە ڕاگەاندنەوە
پامی تۆ چییە؟ بەڵێ بەڕاستی لە کۆتاییدا پێویستمان بە هەڵمەتێکی نیشتیمانیە بۆ ئەوی ژینگە پارێزی بکەینە کەلتور تاوەکو چونکە تاوەکو ئێستا لە کوردستان ژینگە پارێزی نەبووتە کەلتور خەڵک ناتوان نازانێت چۆن ژینگەکەی بپارێزێ بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگە من هەستی پێ دەکەم لە زانکۆیەکان پرۆگرامێک نییە تایبەت بە ژینگە پارێزی بەڵکو پێویستە لە پرۆگرامەکانی خوێندن لەوانەکان بابەتی زیاد بکرێتن وانەی ئیزافا بێت بۆ ژینگە پارێزی و تاوەکو قوتابیان زیاتر هۆشیار بکەنەوە لەوەی کە هەیە چونکە قوتابی هۆشیارن بەڵام پێویستیان بە زیاتر هۆشیارکردنەوە هەیە و ژینگە پارێزیش و پیسکردنی ژینگەش تەنها بە فرێدانی زبل و ئۆشتانی نیە بەڕاستی ژاوە و قسەی زۆر قسەی بێمانە ئەوانش بەشەکن لە پیسبوونی ژینگەیانەوە تا بێزاربوونی ئینسانەکان مەسەلەن چونکە ئینسانەکان تەنها بە پیسبوون و بە فرێدانیشت بێزار نابن بەرکو ژاوە و دەنگە دەنجی زیاد ئەوەی کە هەیە ئێستا لە کوردستان بەڕاستی بەشێکە لە پیسبوونی ژینگە و پێویستە گەنجیانەوە لە هەر قۆناغی لە قۆناغەکان هەوڵەتیان هۆشیار بکرێنەوە ئەوەی کە ئەمن پێم باشە لە کۆتاییدا ینی بەڕاستی پرۆگرامی خوێندن بە ناوی ژینگە پارێزی زیاد بکرێەوە ژینگە پارێزی بکرێتە کەلتور لە هەرێمی کوردستان و دەستان خۆش بیت. دەست خۆش زۆر سپاس. مامەلاوە چی بکەین بۆ ئەوی کە لە ڕێی ڕاگەاندنەوە پەروەردەی ژینگەی بڵاوکەینەوە؟ خۆی ئەرکی ڕاگەاندن گەیاندنە. ینی ڕاگەاندن ناتوانێت نە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەریە نەدا دەسەڵاتی یاسادانانە ئەرکی ڕاگەاندن و تەواوی میدیاکاران گەیاندنی زانیاریە پێویستە پێش ڕاگەاندن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کەسانی لە بواری ژینگە و حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆی ڕاگەاندن بتوانێت وەکوارکی بارکی خۆی هەڵبستێت و ئەو پەیامەی کە کەسە ژینگە دۆستەکان لایەنە بیگەێنێ بە خەڵکی پەروەردا تومە ناتوانین بە قوتابیەک کە بەناو قوڕا و چڵپاودا دەچێتە قوتابخانەکەی پێ بڵێن ژینگە پارێزە چکە بخۆی پیسی دەبینێ کەواتە خۆی دەبێت ژینگەکە خاوێن بکەوە ژینگێکی تەندروست بۆ قوتابیان ئەو مامۆستا سامان ئاماژەی بێکرد پێویستە وانەیەکی تایبەت بە ژینگە فراهەم بکرێ بۆی بتوانن بیخوێنن ئەوانیش دەرەوە لە شوێنە گشتەکانیان لە قوتابخانەکانیان شوێنێکی بانی شوێنەکانیان خاوێن بێ بۆی بتوانن بیپارێزن بەڵام کاتێک ئەوان شوێنەکانیان خاوێن نییە وانەیەکی لەو شێوەیان نییە بێگومان ناتوانن پەروەردەیەکی باشیان پێ بگەندرێت دەربارەی ژینگە دۆستی و ڕاگەاندنیش ناتوانێت بارکی خۆی هەڵبستێت. دەست خۆش زۆر سپاسکەواتە زۆر گرنگە حکوومەت زەمینە سازیکی هەبێت کە ژینگەی لە مناڵەوە ژینگێکی جوانی بۆ پارێزەک و ئاماژەی پێ مامەلاوە کە بە قوڕ و چڵپاوچێ بۆ مەکتەب تۆ جارێ ئەوی بۆ چاکە ئەو سا مناڵەکەش ژینگەی لا جوانترە بێ ژینگەی لا خۆشەویسترە بێت. ئەم کۆمەڵە گەنجەی کە ئەمڕۆ لێرن بە شێوازێکی ئەکادیمی دەست دەکەن بە کاری ڕاگەاندن لە دوا ڕۆژدا. هیوادارم لەمانەوە ڕوحی ژینگە پارێزی کە سەریعترین و خێراترین و بەهێزترین ئامرازە بۆ گەیاندنی ئەم باسە گرنگە هیوادارم لە ڕێی ڕاگەاندنەکانەوە زیاتر هوشیاری بخەنە ناو خەڵکەوە لە ڕێی ژینگە و زۆر سپاستانەکەم. بابێ بۆ لای من شەرمی پێ ناوێ بابێ بەخێر بێ بۆ لای من شەرمی پێ ناوێ بابێ بەخێری پێ ناوێ. وەکو ئەبینن گەشتەکەمان تاوا بوو بەرنامەکەشمان کۆتایی پێهاو بەڵام شوێنی خۆمان بە پیسی بەجێنێشت کۆمان کردەوە هەرچی خاشاکی ئەم ناوەش بوو کە پێش ئێمەش بەجانشت بۆ هیمان پاک کردەوە. هیوادارم ئێوەشکەین بۆ ژینگە بێجگەلەوەی کە چواردەری خۆتان پاکەکەنەوە ئەو ناوچێش پاکەنەوە کە خەڵکی تت پیسی کردووە. هیوادارم هەمیشە کوردستان هەر ئاوەدان بێ هەر جوان بێ بە ئێوە و بە هەمومانەوە. شەو شاد تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ. ئایلەوە کەژی ڕەژوات و شەوە جوتێ چاوی پێوەیە هەرەڵەی مانگاشەوە بابێ بۆ لای سەرمی هێناوێ بابێ بەخێر بێ ساتێتاوێ بابێ بۆ لای سەرمی هێناوێ بابێ